دیمەنی کشانەوەی خۆپیشاندەرانە لە گۆڕەپانی ئەنجومەنی نوێنەران و دەوروبەری و ناوچەی سەوز. خۆپیشاندەران دەڵێن لەژێر فەرمانی ڕابەرەکەیانن ئەو فەرمانی پێداون بکشێنەوە. بۆ هەر گروپێک و ڕۆتێک سەرکردەیەکی نەبێ ئەواش کەس خواردووە. ئێمە بڕوامان بە بڕیاری سەید موقتەدا هەیە کە ڕاست و دروستە و لە سەرمانە جێبەجێ بکەین و پابەند بین پێوەی. زیاتر لە مانگێکە ئەم خێوەتانە لە گۆڕەپانی ناڕەزایەتەکان هەڵدراون و ڕێگاوبانەکان داخراون و جوم و جوڵ لە بەغدا ئەستەم بووە. ئێستا دووبارە ڕێگاکان بە ڕووی خەڵکدا دەکرێتەوە. زیانەمادی و گیانەکان زۆر بوون. باز لە کوژرانی 25 کەس و برینداربوونی زیاتر لە 300 کەس دەکرێت. ئێستا ئەوەی لەسەر جەماوەرە پابەندی بڕیار و فەرمانی ڕابەرەکەمان بن، چونکە ئەو نوێنەرایەتی ئارامی دەکات و نوێنەری خوێنی هەموو عێراقیەکە. لە ئەمڕۆ بەدواوە قۆناغێکی نوێی سیاسی لە عێراق دەست پێ دەکات. هیوادارین ئارامی و سەرقامگیری دروست بێت و ئەم خۆپیشاندانە نامەیەک بێت بۆ هەموو لایەنە سیاسیەکان و گەلی عێراق. فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق ڕاستەوخۆ پاش کشانەوەی لایەنگرانی سەدەر بڕیاری هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆیان دا و تا ڕادەیەک ژیان بۆ بەغدا و پارێزگاکانی دیکە گەڕایەوە. زیاتر لە مانگێک خۆپیشاندان و ناڕەزایەتەکان لێرە لە گۆڕەپانی ئەنجومەنی نوێنەران بەردەوامی هەبوو. لە پاش بڕیارەکەی موقتەدا سەدر ڕابەری ڕەوتی سەدر لە ماوەی کەمتر لە 2 کاتژمێر هیچ خۆپیشاندەرێک لێرەدا نەما دەستکرا بە کۆکردنەوەی خێوەتەکان. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.